دوێنێ هەواڵێکی بێبنەما بڵاو کراوەتەوە لەسەر سنووری ناحەی زەڕایەنی خۆشەویست. ئێمە بە هەموو شێوەیەک وەکو قایمقامێتی قەزای شارەزور وەکو ناحەی زەڕایەن هەموو ئەو هەواڵە بێبنەما و درۆیانە ڕەتەکەینەوە و ئیجراعاتی یاسایی شەکەین بەرامبەر ئەو شوێنە ڕسمیانەی کە هەستاون بە زڕاندن و شێواندنی ناوی سنوورەکەمان، چکە ئێمە بڕاستی ئێمە لە هاوڵاتیانی خۆمان دڵنیاین بە تایبەتی زەڕایانی خۆشەویست کە کۆمەڵی خەڵکی باشن، کۆمەڵی خەڵکن لە ڕووی ئینسانیەت و مرۆڤاتیەوە، تەنانەت سنوورەکانی کە حەزەکەن لە کاتی مردنی شاش پانابێنن بۆ ئێرە و لێرە بنێژن، ئەوەنگە گیانی برایەتی و خۆشەویستی لە نێوان هاوڵاتیانماندا هەیە و هەروەها هەموو خەڵکانێکن لە ڕووی ئاینی و لە ڕووی کۆمەڵایەتیەوە وابەستەیەکی تەواوەتیان هەیە، بۆیە هەواڵەکە لەبەری درۆیە. ئەوانە بەمبەستی شێواندن بۆیە بێ پێویستە داواکاری گشتی بە ئەرکی خۆی هەستێت. لە دوێنێەوە داواکاریمان کردووە لە هاوڵاتیانی سنوورەکە لەو کەسانی کە لەو پیج و ئەکاونتانی کە هەیەە هەم پیجی فەرمی هەر لایەنێک بێ یا هەر دەنگدەر و هەر ڕنگ وەکو ئەڵێ کەسانێک بێت داوامان لێ کردن بۆمان بنێرن. ئێمە ئەمڕۆ زیاد لە 40 کەسمان داوا بە دادگا لەو پیج و ئەکاونتە شخصیانە و لە ئێستادا من دەلای بەڕێز دادوەری دادگای لێکۆڵینەوەی شارەزور و هاتوومەتەوە دوجاریش لەگەڵ بەڕێز ئەندامی داواکاری گشتی یا قسەمان کردووە کە ئەم بابەتە بەو جۆرە بێ ئێمە شەکوایان لەسەرەکەین بۆ ئەوەی جۆرێک بۆ ئەم ناوزڕاندن و ئەم تەشهیرکردنە بۆ بەدەستێنانی چەند لایک و کۆمنتێکە وەکو ئەڵێ لە سۆشیال میدیا پێوترێت بۆ بەدەستێنانی ئەمە ئەم دیاردە نەمێنێت لە سنوورەکە و بە تایبەتی یعنی زڕاندنی ئەو ناوی زەڕایەن بۆ ئەوە گەڕێتەوە کە ئەو مەتعەمانەوە ئەو قەسابخانانەی کە لە سنوورەکەمان هەیە بە ناوبانگێکی تەواون خەڵکانێکی زۆر بە تایبەت بۆ خواردنی زەڕایەن ڕوەکەنە سنوورەکە